دومین دیداری نێودەوڵەتی کارتۆنی کوردی بەڕێوەچوو کە دوێنێ یەکەم ڕۆژی بوو لە مۆزەخانی نیشتیمانی ئەمنە سوورەکە کە ئەمە چەند هونەرمەندێک لە ناوخۆ و دەرەوەی وڵات لە 57 وڵات بەشداریان کردووە بە کاری کاریکاتێرس کە ئەمانەش هەمووی لە تعبیر بووە یاخو گزارشت بووە لە جەنگ و ئاشتی کارەکانیان بەردەوامی هەبووە وەک بێگومان کارەکانیش بەپێی ئەو هەڵسەنگاندنەی کە هەڵیان سەنگاندووە لەلایەن چەند کەسایەتیەکە و هەڵبژێرا و دوجار نمایشەکرێت و ئەمە بە شێوەیەکی گشتی ئەتوانین لە ڕێگەی کاریکاتێرسەوە چەندین نامە چەندین پەیامی گشتی بنێرینە ناو کۆمەلگاوە بۆیە لێرەش گرنگی پێدرێەوە هونەرمەندانی ناوخۆی گرنگی پێدەن و لە وڵاتانی جیاوازیشەوە گرنگی پێدەن ئێمەش گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز کاکڕێناس عارف وەکو کاریکاتێرس ئێستا بەر میوانە لە ستۆدیۆ زۆر بەخێ بێ کاکڕێناس سڵاو لەبێ کاکڕێناس بەیانی باش بەخێر سەرچاوانمان سەرەتا دەستخۆشیتان لێکەین بۆ ئەم دیدارەوە لە هەمان کاتی شا پێمان خۆشە لەم ساڵە چۆن هەڵدرا دیدارێکی لەو شێوەیە بانجام بگەێنرێ کە ژمارەیەکی زۆر لە وڵاتان 50 وڵات بەشداریان کردووە. بەڵێ زۆر سپاس لە ڕاستیا خۆی ئەمە دیداری دووەمە ساڵی 2019 دیدارێکی ترمان کرد دیداری یەکەم بوو بابەتەکە لەسەر کێشەی ئاو بوو ئەزمەی ئاو قەیرانی ئاو لە جیهانە ساڵی 2020ش ئەم پێشانگایەمان گەڵاڵە کرد بەڵام بەهۆی پەتا و قەیرانی کۆرۆناوە نەمانتوانی نمایش کرێ ئەم ساڵ بارودۆخەکە لە بارتر بوو توانیمان هەر ئەوەی ساڵی پار بوو نیشانی دەین پێشتریش تەبەن ئامادەکاری زۆری بۆ کرابوو و دواتریش بوو ئەم ساڵیش کۆمەڵێک ئیزافاتمان کردە سەر و لە ڕاستیا زۆربەی کارەکان ئەو هاوڕیانی کە پێی هەستا بوون کە لە لیژنەکە بوون ئارکێکی زۆریان کەوتە سەر شان و گەلەری هاوڕەنگە و ئەو هونەرمەندانی تر ئەو کەسانی کە لە ناو کۆمیتەکە بوون ئەرکێکی زۆر هەستان تا کارەکان جیاکردنەوە و نیشاندان و عرضکردن و کۆکردنەوەی سپۆنسەر و ئەو شتانە ئەرکێکی زۆر بوو زۆر باشە کاکڕێناس وەکو خۆت باسی لێوە کرد ئەم ساڵ دووەمین دیداری لەم شازە بۆ کەس ساس بکرێت لە ساڵی 2019 شایەکەم دیدارتان کردووە دیداری ئەم ساڵ چ جیاوازێکی بوو لە چاو ساڵی ڕابردووە تەبەن جیاوازەکەی ئەوە بوو مەحدودیاتی زیاترە بەهۆی مەسلەی کۆرۆناوە ئەمە کێشەیەک بوو و هەم لەلایەنی سپۆنسەری مادی و ئیمکانات کەمتر بوو لە ساڵانی ڕابردوو بەدەستێنانی سپۆنسەر و بەدەستێنانی کۆمەکی مادی بوو ئەم پرۆژێکی بەحقیقت گەورە بوو ئەرکێکی قورسر بۆیە تاخیریش ناونیشانی دیداری ئەم ساڵ بە ناوی چیەوە بە ناوی شەڕەوە شەڕ و ئاشتیەوە دیدارەکە لەسەر ئاشتی بوو لە جیهانە باشە چەند ئیش بەشداری ئەم دیدارەیان کردبوو ئەو ئیشانی کە لە هۆڵەکانی شاندراوە نزیکی 100 ئیشە بەڵام خۆی زیاد لە 500 ئیش گەشت بۆ دەست کۆمیتەکە بەڵام ئەم لیان هەڵبژارد و تەبەن ئیشەکان هەموو هونەرمەندێ بۆی هەبوو لە 3 ئیش بەشداری بکات تا 3 ئیش خەڵکان مەسەلەن زۆر هەمووی بەس 3 ئیش بەڵام هەر هونەرمەندە یەک ئیشی لێ هەڵبژێرا بوو بۆی زۆرترین عەدەد بەشدار بێت کاکڕێناس بنەماکان چی بوو بۆ بەشداریکردنی ئەو هونەرمەندانە لە وڵاتە جیاوازەکانەوە بۆ نمونە ئەبواە پێشتر ئەم کەسە کارەکانی بناردە ببینرایە یاخود چۆن ئێوە بانگێشی ئەم کەسانەتانە کرد بەڵێ کۆمەڵێک شەرت و شروتی هەبوو وەک وەر پێشانگا جیهانیەکان یەکێک لەوانە مەسەلەن تۆ پێشانگای ناوێکی بۆ دیارریەکەی تایتڵەگەیان تێمایەک دیارریەکەی تێمای ئەم جارە شەڕ و ئاشتی بوو دەبوو هونەرمەندەکە مەسەلەن کارەکانی تازە بێت و کەمترین تێکس بەکاربێنێ بۆی لە هەموو زمانەکان تێبگەن ینی ئەو نەوە کارانە بێت کە کۆمنتی لەسەر نییە و هەروەها ینی ئەو کارانە ئەبواە مەسەن لە شوێنی تر نیشان نەدرابێت یان یەکەم جار بێت بۆ پێی ئەو ئەنجار لایەنی تەکنیکی و لایەنی بابەتەکە خۆی بڵێن وەکو ناوەڕووکی بابەتەکە چەندێک لەگەڵ ئەو تێمایەتەوە ئەوانە هەمووی ڕەچاو کرابوو لە بەرچاو گیرابوو کە بێ بەسەر ئەو خاڵانە ڕەچاو بکرێت زۆر باشە کاواتە کاگڕێناس بەڕێستان گرنگی دیدارێکی لەم شازە کە تایبەت بێت بە کاریکاتێر کە ئەم ساڵ تایبەتە بە کاریکاتێر خۆی لە چیا ئەبینێتەوە بۆ ئێوە کە خۆتان لەم بوارەیان تەبەن لەوانەیە لە چەند بابەتێکە یەکێک لەوانە ئێمەش بتوانین لەگەڵ ئەو بزوتنەوە جیهانی کە دژی شەڕە بتوانین ئێمەش دەنگی خۆمان بگەێنین لەلایەکەوە ئێمە وەکو هونەرمەندان لە هەرێمی کوردستان بتوانین ئەو
ڕەبتە دروستکەین لایەکتریشەوە بۆ جەماوەری خۆمان بتوانین ڕاو بۆ چوون و ئەو کارانە بهێنینە بەردەمی جەماوەر و دەماوەری پێ ئاشنا بکەین وە کۆزانین کێشەی جەنگ کێشەیەکی جیهانیە هەموو جیهان پێوی سەرقاڵانی تایبەت نییە بە شوێنێکی تایبەتەوە زۆرێک لە ئەوانی کە بڵین بەم کێشەوە ئەناڵێنن هەرکەس بە شێوەی خۆی لە ڕێی هوەرەوە بێت لە ڕێی جوڵانەوەی دژە شەڕەوە بێت لە ڕێی نووسینەوە بێت هەر کەسەی بە شێوەی خۆی تابیری لێکە ئێمە پێمان خۆش بوو ڕابۆچوونی خەڵکانی تریش لە وڵاتانی ترەوە بێنین و ئەم لە ڕێ ئەم پێشانگایەوە زۆر باشە کاک لە ناز باەک تۆزیش باسی هوەری کاریکات دەرسکەین زین ئەم هوەرە تا چەند توانیوێتی لە جیهانە پەیامەکان بخاتە ناو کۆمەڵگەوە چکە زین لە ڕێگەی بەشەکانی تری هوەرەوە پەیامەکان هەمیشە گەشتووە و ڕخنەکانی تر بەرامبەر هەر بوارێکی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی بووە گەشتووە شانۆ هەمیشە مینبەرێک بۆ گەیاندنی ئەو پەیامانە ئەی لە ڕێگەی هوەری کاریکاتێرسەوە چۆنە پەیامانە بە خەڵکەکە لە ڕاستە ئەتوان بڵێم ئێستا هوەری کاریکاتێر زۆر بە شێوەیەکی ئەکتیڤ لە ناو کۆمەلگا بوونی هەیە هەم بەهۆی سۆشیال میدیا هەم بەهۆی ڕۆژنامە و سەحافە و تەنانەت ینی خەڵک خۆی بۆتە هۆی بڵاوبوونەوەی ئەم هوەرە لەبەروی خەڵک خۆی ئێستا بەهۆی ئەو تێکەڵاوبوون و سۆشیال میدیایی کە هەیە زیاتر ئەتوانێت تەفاعل لەگەڵ ئەم هوەرەیە بکە وەل بە حکمی هوەری کاریکاتە هوەرێکی ڕاستە و خۆیە پەیامەکانی سادەیە و پەیامەکانی ئەکتیوێڵک پەیامێکی گەرم و گوڕ و ڕۆژانە قساکە لەسەر کێشەکانی خەڵک لەبەر خەڵک ئیسیجابەی زۆر خێراتر و یعنی توان بڵم هوەرێکی شعبیە لە ناو خەڵکایە و لە چاو هوەرەکانی ترا کە تۆزێک جمهوری تایبەتی خۆی هەیە کاریکاتێر جمهورێکی بەرفراوانی هەیە و تقریبان توانین بڵین هەموو کەس جمهوری ئەم هوەرەیە باشە لای خۆمان لە کوردستان تا چەند خواستی هاوڵاتیان لەسەر هوەری کاریکاتێر هەیە لە کوردستانیش تقریبان بە هەمان شێوە بە پێی ئەوەی وڵاتی ئێمە وڵاتێکە لە ڕێگەی قسەکردن و وشەوە زیاتر تعبیری بڵین ساتیر بە شێوەی ساتیر ئێمە میلەتی کورد میلەتێکە لە ڕێی قسە و نوکتە و گێڕانەوە ئەم شتان چیرۆکەوە کەمتر زیهنێتێکی تەسویری هەیە کەمتر کاریکاتێر بە کاریکاتێر شتەکان تعبیرەکە ئەوەی کە هەیە ئەم لەم بڵاوانەیە بڵێن لەم چەند ساڵانەی دواییە هاتوتە ناو خەڵکەوە بەڵام کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی زیاتر لەفزیە بە وشە ئەم دەربڕێنەکان ئێستا تقریبا ئەویش بە هەمان شێوە خەریکە هوەری کاریکاتێ دێتە ناو خەڵکەوە تەمان کاریگەریەکەی کارگەریەکی ڕاستەوخۆی هەیە لەبەروی تۆ کێشەی خەڵک باسەکەی خەڵکیش ئەمڕۆ معاناتی هەیە معاناتە لۆکاڵەکانی هەیە و معاناتە جیهانیەکانیشی هەیە کێشەی جیهانی هەیە لە ڕێی کاریکاتێرەوە بە ئاسانی لەناو لێ کوردستانیشا بە هەماشە لە هوەری کاریکاتێرە زۆر جار وێنەیە کە بینین وێنەکە خۆی نامەی پشتەوەمان پێڵێ کەمە بەستیجیە زۆر جار لەگەڵ وێنەکە بوونی چەند ڕستەیەک هەیە یاخوبوونی کۆمەڵی وشە هەیە کەم وشانەش تاواکەری وێنەکەیە ئەمانە تا چەند ڕنگدانەوەی هەبوو لەم دیداری دووەمە تقریبا ئێمە بە حکمی ئەوەی ئەم ئیشانە تابعێکی جیهانی هەبوو ئەنی بڵین لە کۆمەڵی کولتوری جیاوازەوە هاتبوو مەسەن لەم پەڕی دنیا لە چینەوە هەتاکو ئەو پەڕی جنوبی ئەفریقا و ئەمریکا و ینی ئەم پەڕ ئەو پەڕی دنیای تیا بوو کەوا بوو ئەبێ ئەوە ڕەمزەکان تقریبا مشتەرەک بێت هونەرمەندەکانیش ئەوە ئەزانن ینی بۆ نمونە نایەت مەسەرەن تێکستێکی زۆر بەکاربێنە شتی لۆکاڵی خۆی بەکاربێنە چکە لەوانەیە ئەوەی لە چین باوێتی و لە ناو خەڵکا باوم ئەگەر دابن حتاگە تەرجەمەش کرێ من تۆ زۆر ئیسیعابی ئەوەی نەکەین مەجبورین ئەو ڕەمزە گشتیانە بەکاربێنین ئەو ڕەمزانەی ئەو مێتافۆرانەی کە خەڵک هەمووی تێگا بۆ منە زۆرێک چڵی زەیتون بەکارهێنە یان کۆتری سپی بەکارێنە کامە لە هەموو جیهانە ڕەمزی ئاشتیە یان بۆ ڕەمزی جەنگ تۆ ئاگر و خوێن و ئەمانە بەکارێنی ئەم مێتافۆران سێرەکەی تیکرارە بێتەوە لە هوەری کاریکاتێرە و لوغەتێکی جیهانیشە هەموو کەس ئەتوانێت تێ بکە کەمتر ئەو تێکستە بەکارێنە زیاتر تێکست بۆ حاڵەتی شتی لۆکاڵ ئەبێ بۆ بەکارهێنانی تێکست لە کاریکاتێرە بۆ کاریکاتێر ڕۆژنامەوانیە بێت بەس ئێمە تقریبا ڕۆژنامەوانی نییە زیاتر کاریکاتێری نمایشیە کە خەڵکەی بینێ و
و بڵاوی شکرێتەوە لە هەموو بارەکە لە هەموو سوشال کاگراناس خۆت باسی لێوە کردت بۆ ئەم دیدارە زیاتر لە 570 ئیش هاتبوون بەڵام لەو 570 تەنها سەکاریان بۆ نمونە چۆنێ و دیدارەکەەوە هەڵبژاردننی ئەم کارانە لەسەر چ بنەمایەک بوو تەنها ئەوە بوو کە ئەو کارە هیچ نووسینێکی لەسەر نەبێ هیچ کۆمنتێکی لەسەر نەدرێ یاخود نەخێر چ بنەمایەکی تر هەبوو لەسەر ئەم بابەتە لیژنەیەک هەبوو ئەو کارەی هەڵەستەنگان سێ کەس بوون هەرسێکیان هونەرمەندی کاریکاتێرن و خیبریان هەیە لەو بوارەیە طبعا سەیری تەکنیکەکە ئاکرێت سەیری ئەو پەیامە ئاکرێت چۆن گەێنێ ئەنی لانی زۆر جار ئەنجات ئەو شەرت و شروتانش کە تهدید کراوە بۆ لە دیدارەکە ڕەچاوە کرێ بەڵام زیاتر سەیری کوالیتی کارەکانەکەن بۆ زۆر جاریش مەسەن کاری وا هەیە مەسەن زۆر سەرسوڕهێنەرە لە ڕووی تەکنیکەوە یان لە ڕووی پەیامەکەەوە ئەو کارانە زیاتر هەڵەبژێرە بەڵام زۆر جارژێ کارەکان تیکرارینیان دۆجار لەیەکە چن ئەوە دەهڵ نابژێت زۆر باشە ئێستاش هاوکارانم کۆمەڵێ لەو کارانەمان پیشانەیەن کەی بینین یەکێ لەو کارانە ئەمەیەکە بە شێوازێک تۆ دوانی چەندی خوێندەوەی بۆ بکەی ینی دوو کەس لەوانەیە لە ئەرکی خۆیانە کە لە جەنگان بەڵام هیچ کاتێک مەبەستێکی ئەویان نییە کە دژ یەک بۆستن بەڵام هاندراوە ئەمانە لەناو ئەم دیدارەیە تا چەند فیدباکی باش بۆ چوونی جیاواسە بوو کە خەڵک خوێندنەوەی بۆ بکات طبعا ئەوەی من تێبینیم کرد ئەم پێشانگایە بە تایبەتی خەڵک بۆ چوونی هاوبەشیان زۆر هەبوو لەسەری لەبەروی بابەتەکان بابەتێکی زۆر گرنگ و هەنووکەیە ینی خەڵک کێشەی گەورەی هەیە مەسەل جەنگ لەبەرەوە زۆر ئەچێتە ناو بابەتەکەەوە و تقریبا خۆی ئەو بابەتانی کە ئاماژەی پێکراوە تا حدێک ڕۆشنە ئەگەر هەبوو بێت لەوانەیە هەندێک فیدباگیان هەندێک مناقەشات کە دروست بوو بێت ڕەنگە لەسەر تەکنیکی کارەکان بوو بێت یان هەندێک ئیشی کەم هەبوو من ملە حەزم کرد دوومانایەشی تیا هەبوو جۆرێک لە ینی نەوەیەک لە هەستەکرد دوومانایە کە ئەمە لەوانە مناقەشات دروستکە بەڵام لە ڕاستیشی کاریکاتێر ئەوەیە پەیامێکی ڕئیسی بگەێنێت ڕەنگە لە تەنیشتیشەوە هەندێک پەیامی لاوەکی بگەێنە بەڵام فەرقی کاریکاتێر لەگەڵ هونەرەکانی تراوەیە یەک پەیامی ڕئیسی خۆی هەیە سەرەکی دواتر شتەکانی تر ئەمە لەم دیدارە زۆر بەسم پێکرد باشە هاتنی هاوڵاتیان بوونێ و ئەم دیدارە ئاسایە بۆ هەموو کەسێک ئەتوانێت بێت سەردانی ئەم پێشەنگای بکات لە کاژمێر چەند بۆ چەنەوەیە لەکوێیە طبعا هاتن بۆ هەموو کەسێکە بۆ خەڵکە ڕۆژانە سەعات 11 بەیانی هەیە تا ئێوارە سەعات 7 ئێوارە باشە دوێنێک یەکەم ڕۆژی ئەم دیدارە بووە هاوڵاتیان تا چەند بە تامەزرێ سەردانی ئەویان کرد هاوڵاتیان جابێکی زۆریان هەبوو لە ڕاستە عەدەدەکە زۆر بوو بە تایبەتی ئەمەش حتا ماسکماندانا بوو بۆی خەڵک بتوانێت ئەگەر بێوێ ڕەچاوی ینی لایەنی تەندروستی بکەن من وەکو تێبینێکا گلەیەکیش لە بەرپرسانی هۆڵەکە چەند جار باسمان کردو ئەو هۆڵە هۆڵێکی گەورەیە بەڵام لە ڕاستیا دێک دەرگای هەیە بۆە دوو دەرگای هەبواە مەسەلەن بووی بۆ هەوا گۆڕکێ یان بۆ لایانی سەحی پێویست بوو ڕەچاوی ئەو بابەتە بکرێ بەڵامیان بە هەوڵمانە خەڵک تا بتوانێت چکە خەڵکێکی زۆر هاتبوو جەماوەرێکی زۆر هاتبوو ڕعایەتی ئەو هینە سەحیە بکەن لە باشە تا چەند ئێوە وەکو هونەرمەندان خۆشحاڵە بن لە کاتێکا کە وێنەیەکی کاریکاتێرە کێشن و لە ڕێگای پێشەنگایەکە و نمایشیەکان هاوڵاتیان خۆیان لە وێنەکە بە تاوەتی تێبگەن تا چەند ئەمە بۆ ئێوە خۆشە یاخود نەخێر لە کاتێککە هاوڵاتیە گێت ئەڵێ نازانم ئەمە چ پەیامێکی لە پشتەوەی ئەم وێنێ دواتر هونەرمەندەکەیت بۆی شیەکاتەوە ئەڵێ ئێمە بەسمان لە گەیاندنی ئەم پەیامێ کامیان بۆ ئێوە خۆی لە هەردوو حاڵەکە خۆش چکە تۆ ئەگەر ئەگەر جەما بینەر بێت لەگەڵ تا مناقەشە بکات حتا ئەگەر تێنەگایان تۆ لەگەڵ یا مناقەشە بکەی هەم بۆ ئێمە خۆشە ئەگەر مباشیریش تێبگات تەبانەوە باشتر یەکسەر بتوانی تۆ پەیامەکەی خۆ بگەێنی زۆر باشترین بۆرد بۆ ئێمە حەزەکەن لەگەڵ ئەو تەفاعول و ئەو کارلێکە هەبێ لەگەڵ جەماوەرە و ئەو مناقەشەیە باشە جیاوازی کارێک کە نووسینی لەسەر بێ لەگەڵ کارێکا کە نووسینی لەسەر نەبێ بتانەوێت ئەو پەیامە بگەێنن چ جیاوازیەکی هەیە بینەر زیاتر حەز بە کامیانەکە بەڕای ئێوە ئەکەوێتە سەر بینەرەکە بەس من پێم وابێ ئەوەی کە نووسینی لەسەر نییە
تەرکیزەکەی و هێز و قووەتەکەی چۆتە سەر بابەتەکە خۆی بەڵام هەندێک شتیش هەیە بە هێڵ بە نووسی بە وێنە بە شکل ناوترێ مەجبوری تێکستی لەگەڵ باشە ئەو تێکستە لەسەر چ بنەمایە کەڵەبژێرن تۆ خۆ وەکو هونەرمەندێک لەم نێوەندەیە ئەتەوێت لە کاتێکاکە پامێک بگەنی وێنەیەکت کێشاوە بە کاریکاتر و دواتر ئەتەوێت تێکستێکی باشی بۆ بنووسی تێکستەکە چۆن هەڵەبژێری تێکستەکە بۆ منە لە سەرچاوەکەی تۆ بە ئایا سەرچاوی تێکسە لە چی هاتۆ ئایا قسەی بەرپرسێکە تۆ قسەکەەوە خۆی دانیتەوە یان دەستکاریەکەیت ئایا مەسەلەن مەسلێکی بڵین مەسەلە بڵین پندێکە تۆ ئیسفادە لەو پندە ئەەکەی مەجبوری وەکو تێکس داینیتەوە یان شکلی پێبەی ئایا دێڕێشی ئەرە مەسەلەن لەگەڵ یادایەنەی ینی بەپی بابەتەکە خۆی دەورە بینێ بەڵام زۆر جار تۆ پێویستەکە و تێکسە دابنی بۆ ئەوەی بەتەواتی هەدەفەکە پێکیە ئەگەر پێویستیش ئەگەر کۆمەڵک بابەتی شەیە کە تێکستی ناوێت بینەر خۆی لە شکلەکە ئەو بابەتانی کە پێویستی بە تێکس نییە و بینەر بە تەواتی لێ تێگاوەکو چی ئەوانە زیاتر بابەتی گشتی و بابەتی جیهانین بۆ ناگەر من باز لە کێشەی ژینگە بکەم ژینگە کێشەیەکی جیهانیە هەموو مرۆڤێک ئەگەر لێرە بێ لە شوێنێکی تر بێ لە هەر پارچێکی جیهان بێ کێشەکە بەهی خۆی داهانێ کێشەی جەنگە برسێتیە نائەدالەتیە تێرۆریزمە ئەنێ مە محاڵشمان کردووە ئەو بابەتانە حتا لەگەڵ جەنگا تێکەڵی بکەین لەم پێشانگا ئیشارەمان پێمە خۆشە سەر لە ڕووی کاتمیەوە چەند پرسیارێک بکەم کوالێتی کارەکان تا چەند هەڵسەنگاندنی بۆ کراوە چونکە کوالێتی زۆر کاریگەری هەیە زۆر جارە و ماتریاڵانەی کە بەکاری دەهێنێ ئەو هونەرمەندە بە تایبەتی لەم دیدارەیە کە لە گاڵی لەم سەریجیانە بۆ سەریجیان بەشداریان کردەوە ئەمە گرنگی تا چەند پێدراوە بەڵ تقریبان ئێستا گۆڕاوە ئەو کۆنسپتە گۆڕاوە جاران ئەگەر پێشانگا کرا ئەبواە کارە ئۆرجیناڵەکان بنێردرایە تەمەەوە خۆشتر بوو جوانتر بوو بۆ بینەریش تۆ کارێکی ئۆرجینال ببینی کە بەدەست دروست کرا و یەک نوسخێ بەس ئێستا بەهۆی تێکەڵاوبوونی دنیا و خێرایی کارەکانەوە زۆربەی کارەکان بە دیجیتال دروستەکرێت ینی تەکنیکی دیجیتال بەکارهێنرێت دیجیتالیش ئەبێ چاپ بکرێت کارەکان چاپەکرێت بەزێمە هەوڵمان ناو کارانە کە نردویانە بە کوالیتێکی زۆر بەرز چاپ بکرێت کە تامی ئەو پێوە بووە بۆی کە کارەکان قەبارەیەکی یەکسانیان هەبێ هەموو کارەکان یاخود جیاوازی هەبووە خۆی لە ڕاستە پێوەرە بەس خۆمان کردمان ینی بە ئەیسری حجمی ئەیسری چۆ حجمێکی ستانداردە لە پێشانگاکانە بۆ کاریکاتێر زۆر گەورە نیە و زۆر بچووکیش نییە و عددێکی زۆرترە توانی تۆ ئەگەر زۆر گەورە تابعیکەی تەبان جێگە نابێتەوە لە قاعەکانە زۆر ئیشەکان شانبەیەگە زۆر بچووکیش بێت خەڵک بەسەریەوە ینی زۆر تێکەڵێ ینی حجمی ئەوەی کە پێڵەن ئەیسری حجمێکی ستانداردە زۆر جار لەم دیدارانەیە لەو کەسانەی کە بینەرن چەند جۆرێکی تێکە کەسانی هونەرمەند و نخبەی تێکەوێت کەسانی ئاسایش وەکو کاڵێ زمانێکی کۆمەڵگایە ئەو کەسانەی کە هونەرمەند و نخبەن فیدباکیان چی بوو ڕخنیان چی بوو لەسەر کارەکە و ئەو کەسانەشی کە ئاسایی وەک بینەرێک هاتبوون ئەوان فیدباکیان چی بوو خۆی ئەنی خۆشی و سیحری کاریکاتێر لەوایە هەمووی بەیەک نخبە و جەماوەری ئاسایی تقریبا ناکا بەیەک یعنی تقریبا وەکو یەکیان لێکات ئەگەر فیدباکێکە بێت لەوانەیە وکولایەنێکی تەکنیکی هونەرمەندێک شتێک تەکنیکی زیاتر بزانێ بتوانێت فیدباکێک ڕخنەیەکی هەبێ بەڵام زۆر جار ئەوەی کە ئێمە زۆر سوود لە فیدباکی جەماوەری ئاسایەکە زیاتر وەرەگرین چکە ئەوان لە ناو جەرگەی حەدەسەکانان ڕخناگرن ئەڵێ ئەم شتە بەم شێوەگە تەوزیف کرا باشتر بوو یعنی زۆر جار لەبەری هونەرەکە هونەرێکی جەماوەری و هونەرێکی شعبیە تۆ جەماوەرە بەرینەکە گەورەترین هاندەر و ڕخنەگرە بوو تۆ باشە کاگرە نازەمێ پرسیاری ئەو بکەم بۆ نمونە کێن ئەو کەسانی کاتوانن ببن بە کاریکاتێرز بۆ نمونە کەسێک کە خۆی هونەرمەندێکی شێوەکارە ڕەنگە پێی خۆش بێت لە ناو سروش تا وێنەی سروشت بگێشێ جیاوازی ئەو کەسە چێ لەگەڵ کەسێک کە ئابێت بە کاریکاتێرست یەکێک لەو خاڵە گرنگانە کە لە کاریکاتێر سابێ کەسەکە جەری بێت ئەبێ ینی بوێری هەبێت ئەوە هەنگاوی یەکەمە لە دوایە تەکنیکی هونەرەکە بزانێت لە پاڵ ئەوە بتوانێ وردبین بێت بابەتەکان هەڵبژێرە بۆ منە بابەتێک کە زۆر گرنگە لە کۆمەلگای یەکسەر ئەو دەریبێنێ و بیکات بە ئیش بابەتی واشەیە نادیارە بەست تۆ هەڵیە دەریەخەیت بابەت ینی تۆ بتانی
مبالغە ئەوەی کە پێڵن مبالغە و زێدە ڕۆی بکەیت توانی شتە گەورەکان بچوو بکەیتەوە شتە بچووکەکان گەورەکەی هونەرمەند فەنتازیای خۆی فەنتازیای خۆی تابێ وەجگە لەوەش بەشێکی گرنگی ژەوەیە و کەسە با بڵێن کەسێکی بیاری بکە بە مەفهومەکانیان کەسێکی هەزەلی مەساو کەسە کاڵی هەزەلیە قسە خۆشە ئەوەیە یاری بە تەسویری و بە مەفهوم و تێگەیشتەکانەکە لە کام شێوازیانە بۆ منە زیاتر کارەکەی کار من ئیشی من ئەچێتە شێوازی ئایرۆنیەوە ئایرۆنیگە ینی دوو مەفهومی دوو فاقی باز لە شتێکەکەم بەس مەبەستم شتێکی ترە تۆ لێرا کە تۆ ئەم دوو شقلێکە بینی و مەفهومەکە دوایی تێگەی لەوانەیە هینە لا دروستکە یا پێکەنی ناوی بێت یان جۆرێک لە تەعەجوب لا دروستکات بەڵام خەڵکانێکن زۆر کارەکانیان کۆمیدیە خەڵکانێکیشان کارەکانیان زۆر تراژیدیە خەڵکانێکن کارەکانیان زۆر مباشیرە مەسەن هەیە ینی بەپی تەکنیکی کەسەکە بیرمان نەچێت لەسەر تایتڵەکە کە باسی جەنگ و ئاشتیەکان هونەرمەند کە تایتڵی چێتە بەردەم ئیتر لەسەر و شێوازی تایتڵە ماتریال و ڕنگ بەکارێنێت یعنی کە باسی جەنگ و ئاشتیەکەنەوەی کە بینیمان لە وێنەکانە بەردەوام ڕەنگی ڕەش و سوور یاخو ڕەش و سپی بوونی هەبوو لەم کارانەیە تا چەند گرنگە ڕنگ بە پێی تایتڵدا بنرێ ئەگەر ئەم ساڵ دیدارەکەتان بۆ نمونە ژیانەوە و سروش بۆیە لەوانەیە ڕەنگێکی زۆری تا بەکار بەهاتە ئەمە لە ڕووی ئەکادمیەوە تا چەند کاری لەسەر کرا بوو طبعا ئەو قسەی جەنابە بالفعل خۆی هەر نیوەی پرسیارەکە خۆی وەڵام بوو کە بە پێی بابەتەکە تۆ مەحکومی ڕنگ هەڵبژێری ڕەنگەکان دابنی ئەگەر چی هونەرمەند زۆر جار لەو قاڵبە یەتە دەرێ هەوڵەیە بێتە دەرێ بەڵام کۆمەڵێک ڕەمز هەیە کە چاوی بینەری ڕەچەر ڕاهاتوە خۆمان وەکو مرۆڤ لە سەیر ڕاهاتوین تۆ مەحکومی ئەو ڕەنگانە بەکاربێنی اینجا ئەگەر تۆ جاری واشە بە پێی بەکارهێنانەکەی تەبعاً گرنگە لەوانەیە ئەو بەو ڕەنگە سوورە لە بچووکترین پەڵەیە بچووکترین مۆقعا بەکاری هێنابێت بەڵام شوێن و گرنگیەکەی لە جێگەی کە لە تابلۆکە دایناوە ئەو گرنگی پێیاوە شەرنی عەدەدی زۆری ڕەنگە سوورەکە ئەو بەهێزەی پێ بالەوانەیە مەوقعەکەی و بەکارهێنانەکەی ئەو تهدیدی بکات